جارێکی تر بە هەڵقەیەکی نوێی چیرۆ خوێندنەوە پێکەوە ئاشنا بووینەوە. ئەمڕۆ چیرۆکەکەمان باز لە ورچۆلە ئەکا، باز لە ورچۆلەیەکەکە کە زۆر دەخەوێ کە هیوادارم ببێتە سوودوەرگرتنێک و ئامۆژگاریەک بۆتان. با هەمومان گوێبیست بین و گوێ لە من بگرن بزانن ورچۆلە چی بەسەر هاتەوە و چی ئەکات. هەبوو نەبوو کەس لەخوا گەورەتر نەبوو. ورچێکی بچووک کە ناوی ورچۆلە بوو لەگەڵ دایکیدا لە ناو خانوویەکی بچووکی ناو دارستانێکدا بەیەکەوە دەژیان. ورچۆلە ئەوەندەی کە حەزی لە یاریکردن بوو هیچ گرنگی بە خوێندن نەئەدا، هیچ نەی ئەخوێند. شەوانەش هەتاک و درەنگان بەس یاری دەکرد و هەتاک و درەنگان دوای یاریکردن سێری تەلەڤیزۆنی دەکرد. ورچۆکە ئەوەندەی کە یاری دەکرد و گرنگی بە یاریکردن دەدا گرنگی بە خوێندن نەئەدا، کەواتە هیچ نەیەخوێند. شەوانەش تا درەنگانێ بەس یاری دەکرد و دوای یاریکردن ئەڕۆژ سێری تیڤی دەکرد تا خەو ئەیبردەوە. بەیانیانیش کە دایکی ئەویست لە خەو هەڵی سێنێ بۆ قوتابخانە بە زۆر هەڵ نەدەسا، تاوای لێ هات لە قوتابخانە دوا دەکەوت. ڕۆژێکیان ورچۆڵە لە خەو هەستا بە پەلا خێرا جلەکانی خۆی لەبەر کرد و بەرەو قوتابخانە کەوتەڕێ، بێ ئەوەی بزانێ ئایا خشتی ڕۆژانی تەواوە، ئایا خوێندوێتی و بیری لای وانەکەیە. بە پەلەپەل خێرا چوو قوتابخانە، چوو سیری کرد هەموو برادەرەکانی لەوێ ئامادەن، بەس تەنها ئەو دوا کەوتووە. بە بێدەنگی چووە ژوورەوە و داوای لێبوردنی لێکردن کە بۆ دوا کەوتووە. لە شوێنی خۆی لەسەر ڕەحلەکەی خۆی بە ئاقلی دانیشت. دوای چەند ساتێک ورچۆلە کەوتە پرخەیخە و دەنگی دەگەیشتە ئاسمان، پرخەیە کرد. مامۆستاش بە ناڕزاییەکی زۆرەوە هاواری کرد لێ نزیک بۆەوە، چوار چەند دەکات؟ بەس بۆی ورچۆلە خەبەری بێتەوە. ورچۆلە لە خەو داچڵەکی، وی ئەوە چییە؟ من لەکوێم؟ بێگومان ورچۆلە ترسای و دەنگە. هاوڕێکانی دایانە قاقای پێکەنین و گاڵتەیان پێکرد ورچۆلە چۆنە بێ لە پۆلا بخەوێ، خۆ ئێمە لەوانەوتنەوەیین. مامۆستا هاواری کرد و بە قوتابەکانی وت بێدەنگ بن، هەمووتان بێدەنگ بن. ڕووی کردە ورچۆلە و وتی پڕاوی ڕێنووسم بۆ دەربێنە، واتە دەفتەری نووسینەوتم بۆ دەربێنە، با سێری کەم بزانم. ورچۆلە جانتاکەی کردەوە و زۆر گەڕا بەناو کتێبەکانیان، بەڵام چی کردبوو؟ دەفتەرەکەی لە بیست چوو بوونەی هێنابوو. بەغەمباریەوە ئاواهی دەستی کرد بە گریان، وتی مامۆستا داوای لێبوردنەکەم، من شەو درەنگ خەوتم، هیچم ئامادە نەکردبوو. کاتێکە دەفتەری ڕێنووسی نەدۆزیەوە لە ناو جانتاکەیە مامۆستا لێی تووڕە بوو، وتی تۆ هەموو ڕۆژێ ئەرکەکانە بەجێ ناهێنی، هەموو ڕۆژێ دەفتەری ڕێنووس ناهێنی لەگەڵ خۆتا، بڕۆرەوە ماڵەوە تا دایکت نەهێنی نەیتەوە بۆ قوتابخانە. ورچۆلە دایە پڕمەی گریان، بە مامۆستاکەی وت مامۆستا داوای لێبوردنەکەم، بمبەخشە، ئەمە دوایین جارە. مامۆستا هەستی بەغەمباری کرد و نیگەران بوو، بە نەرمونیانیەوە پێیوت بچکۆڵەکەم مەگری، هەڵبەتە ئەگەر وانەکانت بخوێنیت و ئەرکەکانت زوو بەجێ بگەیەنی و شەوانە زوو بخەوێت و تا درەنگدانەنیشی دەتوانی بێت بۆ قوتابخانە و فریای قوتابخانە بکەویت. گەر تۆ بە قسەی من بکەیت و ئەوانە بکەی کە پێم وتووی لە خوێندن سەرکەوتو دەبی. کاتێک مامۆستا قسەی بۆ ورچۆلە کرد هەمووان گویان لە دەنگی قوڕقوڕی خۆڵەی بوو، یانی ورچۆلە کاتێکە هەستا بوو لە خەو بەیانی بەسی بوو، نانی نەخواردبوو، بە غاردان ڕای کرد بۆ مەکتەب. قوتابیەکان دیسان کەوتنەوە پێکەنین، گاڵتەیان پێکرد. مامۆستاکە وتی ئاها پێم نەوتی ئەگەر زوو هەستی لە خەو ئەتوانی زوو بگەیتە مەکتەب، بەڵام سێری کام برسیتە ئێستا، کەواتە بەیانیش نانە نەخواردووە، نابێ بەبێ ناخواردن بێتە قوتابخانە. ورچۆلە لە هەموو قسەکانی مامۆستا تێگەیشت کە ئەم برسێتیە و ئەم بێتاقەتیە هی ئەوەیە کە ئەم شەوە تا درەنگ نەخەوتووە و
نیۆڕۆژ بەرەبەرەی نیۆڕۆ گەشتۆتە قوتابخانە، چوو ماڵەوە ورچۆلە و هەموو ڕووداوەکەی بۆ دایکی باس کرد. بە دایکی وچی لە بەسەر هاتووە و مامۆستا چی پێوتووە، بۆیە بەڵێنیدا بە دایکی کە ئەو چی پێ بڵێ مامۆستاکەی چی پێ بڵێ هەمووی جێبەجێ کات. بۆیە کە ڕۆشتەوە ماڵەوە نانی خوارد، خۆی گۆڕی و جلی خاوێنی لەبەر کرد، دەستی کرد بە وانە خوێندن و هەروەها زۆر یاریشی نەکرد، بەڵێ بێگومان شەو زوو نۆست و بەیانی زوو لە خەو هەستا لە خەو دەست و دەم و چاویشت و ددانەکانی پاکردەوە و دەستی کرد بە نان خواردن. دواتر ماڵ ئاوایی لە دایکی کرد و چوو بەرەو قوتابخانە و ئەم جارەیان زۆر سەرکەوتوو بوو لە خوێندنا. ئەمەش چیرۆکی ورچۆلەی ئەمڕۆمان بوو. منیش هاتمەوە هیچیان نەیامێ، هیوادارم ببێتە سوود و پندێکی باش بۆ هەمووان. منیش هاتمەوە هیچیان نەیامێ، کەواتە ئەبێ هەمووتان شەوانە زوو بخەون و بەیانیان بۆی بتوانن زوو هەستن و بەبێ نان خواردن نابێ بێنە ناو قوتابخانە، لەبەرەوەی ئاگاتان لەوانەکە نامێنێت و وەکو ورچۆلە سکتان قۆڕەی دێ، دوایی دەستەکەن بە گریان و ئازارێکی زۆر لە ناو سکتانەکۆ دەبێتەوە. خۆش بوو؟ باڵێ! چیرۆکەکەتان بەدڵ بوو؟ باڵێ! کەواتە وەکو ورچۆلە ئەبێ هەمووی پێڕەو بکەن. باڵێ! ئێستا من پرسیارتان لێ ئەەکەم بزانم ئایا ئامۆژگاری سووتان وەرگر لە ورچۆلەکە بزانین چی کردووە؟ زانم تێگەیشتن لەو چیرۆکەی بۆم گێڕانەوە؟ دڵنیە کاتێ دایکی ورچۆلەی بان کرد بۆ خەبەری نەبووە؟ چونکە ورچۆلە شەو درەنگ خەوتبوو. زۆر باشە، بەڵێ ورچۆلە درەنگ خەوتبوو شەو، بۆیە دایکی چەند بانگی کرد ئەو خەبەری نەبوو لە قوتابخانەش دواکەوت. کاتێکە ورچۆلە بە پەلەپەر ڕای کردە قوتابخانە و خۆی گۆڕی چی بینی؟ هاوڕێکانی بینی. باشە کە هاوڕێکانی بینی هەستی بە چی کرد؟ هەستی کە بەیانی زوو لە خەو هەڵمەستاوە دواکەوتووە لەوانەکانی. زانی کە بەیانین لە خەو درەنگ هەستاوە لە خەو برادەرەکانیشی لە پێش خۆیەوە لە قوتابخانە بوون، بۆیە دواکەوتبوو لە قوتابخانە. کەواتە ئەبێ هەموومان پند و ئامۆژگاری وەربگرین لە ورچۆلە و جارێکی تر وەکو ئەو نەکەین کە ئەو کردبووی. هیوادارم ببێتە سوود و ئامۆژگاری بۆ هەمووان و کەڵکی لێ وەربگرن. تا بەرنامەیەکی تر و کاتێکی تر بەخواتان دەسپێرم، خواتان لەگەڵ.
گاتۆگەم بەسەما بۆی مەیمناڵی جوان مەڵێ سەمایە جیان گەمۆ یاریۆ پێکەنی ژیانێکی پڕ ئەوی بازە چۆپتۆ پێکەنە پێکەنە من و ئایا پێکەوە بەرەولادێ دێینەوە پێکەوە بە گۆرانی یاوێدێنین لەکانی مەلاتەکەین ماڕووبە سەرە ئاوی جاروبار خۆشە بۆ بێگەنینە دەکەن خانووە قورینە دەکەن خانووە قورینە تەماتە بۆ خەیار و تەماتە لێکردنەوەی زۆر خۆشە ئەوە ئارازوی تۆشە ئێستا پێگەیوە میوە شتیوە تەنەدەیوە کرێو هەرمێک سەکراسە نازگە دەخڕێ بەلێو نازگە دەخڕێ بەلێو بەیانی شیدێنێ دوو هەڵمان دەستێنێ بە خۆشمەیەک دەدەینی لاودا